دوعا باوەڕهێنان بە دوعا لە دوعاکاندا ئەوەی ئەسڵ و بنەڕەتیە باوەڕهێنان و متمانەداربوونە بە قبوڵبوونی دەستکردنەوە لە دوعادا لەلایەک لە ڕاستیدا مرۆڤ دەبێت دڵ و گیانی بەڕوویدا بکاتەوە. ئەو زیکرانەی لە دوعا پاش نوێژەکانی بەیانی و عەسر دەیان خوێنێت لە مەجموعە الأحزابدا هاتووە، بەڵام بە جیاوازیەکی کەمەوە لەوێدا بە سبحانك يا الله تعاليت يا رحمن أجرنا من النار بعفوك يا مجير هاتووە کە مجیریش هەر یەکێکی ترە لە ناوەکانی خواوەند، بەڵام وتنی بیعفویکە یا ڕەحمان لای منیش چێژدارترە. بێگومان حەزرەتی بەدیعە زەمانیش ئەم دوعایی زۆر بەگرنگ زانیوە، بۆیە لە دوای نوێژی بەیانی و عەسر خوێندوێتی. حەزرەتی گوموشخانەوی زۆر شتی دەربارەی دوعاکانی نێو مەجموعە الأحزاب وتووە. جا پێویستە ئەو دەربڕینانەی لە یەکەم ڕوانیندا تا ڕادەیەک وەک زیادە ڕەوی دەردەکەون لە نێو چوارچێوەی ئەو پێوەرانەدا لێک بدرێنەوە کە مامۆستا بەدیعە زەمان دەستنیشانی کردوون، واتە ئەو حاڵەتە بە خوێنەرەوە پەیوەستە. بە دەربڕینێکی دی بۆ نمونە کاتێک دەوترێت ئەوەی جارێگەم دوعایە بخوێنێتەوە دەچێتە بەهەشت، دەبێت بەم شێوەیە تێبگەین کە ئەم دوعایە دوعایەکی هێندە مەزنە. ئەو کەسەی جارێک بە باوەڕپێکردن و دڵپێدان و شێوازی شایانی خۆیەوە بیخوێنێت دەتوانێت بەهەشت بەدەست بهێنێت. باوەڕی خودی من وهایە کە گەر کەسێک دڵ و گیانی بکاتەوە بە تەواوی بوون و ئیمانیەوە جارێک بڵێت ئەڵڵاه و پاشان لە باڵەخانەیەکی دەنەهۆمیەوە خۆی فڕێبداتە خوارەوە، کاتێک دەکەوێتە سەر زەوی خشت و چیمەنتۆ و بەردی زەویەکە پارچە پارچە دەبن، بەڵام ئەو هیچی بەسەر نایەت. بە تایبەت لەم ڕۆژگارەدا کە جیهانی ئیسلامی خەڵتانی خوێن بووە، زۆر پێویستە کە سینەکان بەدەم دوعاکردنەوە شەقار شەقار ببن. بەڵێ زۆر پێویستمان بەمەیە.